کاک سعید ئەمان سەرەتا دەستخۆشی لێکەین کە کرا ئەو پەیوەندیە دروست بکرێ ئەوەی ڕۆی تازە. کاک سعید هەندێک پرسیارمانەوە ئەمەش پرسیاری خەڵکە لێت دەکەین. مەسەلەی ئەو ئابوونە وەرگرتنە چییە کە دەڵێن 700 ئەندامتان هەیە و مانگانە 10,000 لێ وەردەگرن، ئەو پارە لەو چییە؟ خۆی دەزانین چێکا قادر ئەو ئێربارانەی کە دێن لەوانەیە هەندێک کەس کەشتێک دەزانیان بەخۆی بە هەر شێوازێک بڕیار دەدا. ئەوە لە ساڵی 2014 و ئەوانە 15 بوو ئابوونەی یعنی بە خۆ دەزانی لەسەر ئەو تەقشتە دارایی کە هەبوو پارەی هەموو ڕێکخراوەکان بڕا، پارەی ڕێکخراوەکان بڕا کە بڕا ئەو ڕێکخراوانی کە منداڵمان موچەکانیان لەوان کرد باشتر بوو، هەرچەند ئەو کاتی پاشەکەوتن موچەکە مندامانی نشگرتەوە باشتر بوو وەزعەکان، ئەوانش ئیش و کارەکانیان پێویستی بە ڕۆیشتن بوو بە خۆی بە ئازادی خۆی کۆبوونەوە کرایەمانە، یعنی کۆبوونەوەکە قاپڕ بووە. ئەو بڕیارە درایە لەلایەن سکرتاریەتەوە چکەمە وەکو لەقین ئەو سکرتاریەتە 12 لقی هەیە، ئەو لەقیمەش وەکو لەقەکانی تر کە کۆبوونەوە کرایە و ئێمە بڕیاریاندایە بە ئازادی خۆی. مەسەن ئێستام قائیمم لەکرد دەتانم بەڕسم لۆ بکەم ئەوە پێنجی دەدا ئەوە دەیدەدا ئەوەی ناژدا نووسرا نادات، يعني قائما بلا يستلون نفس يعني هذه كنوسرا نادات كنوسرا 5,000 كنوسرا 10,000 كيف خويتي لو هي امر ان باجي بلا 15,000 لو اداره ايشو كاركاني وي هذا او ابو مكان بريار دراب كوبنو وبوا هم كوبنو ستاف في كارجر كان كبر بالساليتو او هم كوبنوي سردن كمان دائما كرئيمان ورقتنا زناقة كان بزمن داوادك سياسات كاسة دوسات هاتي أو اشتشترا كاك سعيد أو باري درين ببرياري مكتب سياسي ممنوع كراها دو أو همو باري همو مانجا 17 مليون دكا تيلي دكريت خوي دزاني أمن تازه كقوتم أتو آزادي بخوي أو أنا بيتخلك آزادا أما أجابتي نفر لك دي وكابتو دري مثلا شخصات كمان دامي هي هولي في دي كيدا دي كان 6 مليون راستك طالما أتو بزارة ذبي تقريبا 500 اشتكى بلان أمن بري 500 دوري هشتا عفتا بينزا لوي نزيكي 100 كسي كوت كردوا لي ورناجي 100 تقريبا هشتا ويك كس كوت كردوا أول لي ورناجي تو لباشوي سن كسك ستا أولي ورناجي يعني ستاسات لي ورناجري أول تير إن بودي آزاد وهشدا أقل جي شوينك راب وسيلة بري دنگا كد دابا جوي جران ناقا لشوينك بسابتي راب وسي أقنا دنگا كد ناقا بالي فرمي استاد شونا باشا دنگا كا استازور باشا مس دبيني كأو أبونيا دريت سن كسا جماركا گریمان ئەتو گەردای بنەی ئۆتۆماتیکی لەسەر مەسەن 80 کەس 90 کەس کۆچ کردووە ئەو کۆچ کردووە نادا سەتاسەتەکە نایدا هەشە بە ئازادی خۆی نایدا باشە مانگانە چەندتان کۆ دەبتەوە ئەتو ئەگەر لێکی بدەیەوە بە فعلی لەوانێ بتوانی مانگانەی ئابوونەکە 2 ملیۆن و 2 ملیۆن 200 ملیۆن و 250 ئەوە یعنی بە پێی گۆڕانکاری دەگۆڕدرێ باشا ممنوع نية وربجيريتن يعني او باري لبرياري انتكم بشكل ليشتين اجتماعي كردستان برياري مكتب سياسي على انها كنابي وربجيري خوي اوي اتو اگات لي وكو اندامي اما وكو او اندامي عزبينيه وكو رخراوه وكو اندامي عزبي استابنا لانداماني عزب ورناجري هركس يقدروا عزبيها بلا مساله او كومالي اما لو انا يجيتي تيدا كومالي اسلامي تيدا غوراني تيدا انواع واشكال عذاب كاني تيدا انا وزائدا مسألة كشني خلق كفيري اللي بكري لخريجي قانون وقانون ما انتهى ترجعت أخواري يعني أول شيء كإستا هي والجداية بو بريو برني إيش كان مثلا أتو إستا كدبيني تنكاس لنا أو ريخلاوانا إيش كان تنكاس لسكرتارية تنبه كأبونا نسيدي كان برانا أو أبونا برئي خو داواكاري خوان إيشي بيدا كان كاسيش لارينيا ورجيدي وەرنەگیرێ مین ئەوێ ئەوانە کە ئیشەکەی دەکەن مەسەلە سعید ئەو پارانە چ لێ دەکەن مانگ ساڵانە راپۆرت دەخوێنەوە مەسەلا ئەوەندە بە چ درایە چکە تو 12 مانگ ئەگە 2 ملیۆن بی دەکا 30 ملیۆنێک دەکا وەنیە 4 دەفتەر دۆلار چ لێ دەکرێ یعنی جەدوەلەکەیە شەفافیەتەکەی لە ئەو پارانەیە مەسەلەن
من ئێستا بەخۆم دەفتەرم لایە و شەفافێتشی هەرچی دەچیتن وە قسەش کرایە وە لە ڕووی لێپێچینەوەش لە قیابانجیش کرایە یعنی هەموو شتەکانی بەرامبەر دەچێت بەرێ لێپێچینەوە هەیە سکرتاریەتیش لێ دەپێستەوە کە مەسئولی من ئێستا ئەنگۆ ڕێکخراوەکەن لە هەموو ڕێکخراوەکان کۆنگرە و کۆنفراز دەکرێت لە کۆنگرە و کۆنفرانسەکان ڕادەگەیەندرێت دەخل ئەوەندە بووە خەرجی ئەوەندە بووە بەشی مالیە ئەو شتانەتان هەیە بەرێ باشە ئەمە جگە لەوەی کە قادر جگە لەوەی کە هەشە یعنی ئەتوو مەسەلەن ئێستا لۆ خۆن ئەو کە مندامانە هەبووە مەسەلەن کاتی خۆی کە بڕیاریاندایە وەکو سندۆقێک کەسێک نەخۆشەبی ئێستا من ناوم لەلایە وە خۆشی دیارن کە کارەسات توش بووە مەسەلەن نەخۆشە بووە لە خەستەخانەی داخل کرایە ئێمە هیچ پێویستمان پێ نەبوو بچین لە هیچ دەرگاچین خۆمان چوینە 2 ملیۆن و 200 ملیۆن ویستی عملیاتی ویستە هەموو ئیشەکانمان بەخۆلۆ کردی کاک سەعید ئەتوکە لە شەقڵاوەی بووی ئەڵێن هەندێک کەرەسە نمایە وەکو سیارە و ئارپیجی شتووە لە مەسئول کۆمیتە بووە تا چەند ڕاستە ئەو شتەیە هیچ وە هەبووە کە کۆمیتە نمایە و سیارە و ئارپیجی و نازام تشتی وایە یعنی من خەبەری خەڵکە ببوورەکەەوە دەڵێن بەزی تر پرسیار ئەو حالەیە بەڵێ خۆی کە مەسئولی کۆمیتە بوومە مەسئولی کۆمیتە مەسئولی پێشمەرگە نییە مەسئولی ڕێخستنەکەیە وە فەوجی پێشمەرگەش لەسەر بە وەزارەتە و لە ناو وەزارەتیش یعنی ئەو ئیمانێکانی یاسەریەکەی ئەفتا هەموو چەک و شتە کە دەیدرێت ئەوەی لەسەر بە زوممەیە لەسەری کەواتە چار کاکەوە سعید 94 کە لە شەڕی ناوە خۆ 94 لە شەڕی ناببوورە کاکە ئەمە تا 5 من لە هەولێر بووین لە ئەوە بوومە مەسئول کۆمیتە نەبوومە لە 94 ئەمن لە لیوای تایبەت بوومە لە 5 وەختی تازە پێم گوتی ئەوەیە ناوچیە لە کۆمیتەی مەسیب بریندار بوومە ئەو کاتی مەسئول کۆمیتە نەبووە من ئامیر بەتالیۆن بوومە هیچ سەکە چشم نەفەوتایە و شتیواش نەبووە باشە کاک سەعید ئەمە پرسیارە دەیکێ کاک سەعید ئەنگۆ ئێستا مانگانە $500 لە خەڵک وەرەگرن بە بۆنەی ئەوەی کە زەویان پێدەدرێت لە شوێنەکانی تر 250,000 دینار وەردەگیرێنەکە $200 هۆی چی ئەنگۆ $300 زیاتر وەردەگرن بەڵێ ئەوە مانگانن نییە ئەو پارەیە کە وەرگیرایە کاتی خۆی ئەو $500 بەخۆی ئەتو دەزانی هەموو شوێنە گوسولاتی خۆیان ئەوانی وێشمان داینەوە بە وەسل دامانێ 250,000 لە شوێنێک دەڕوە 50,000 یعنی بە مەسئولفاتەکە بەڵام ئەوەی دەمینێتەوە لەوانەیە دوو وەرەقە مابیەوە یعنی لەو تاکانەی کە وەرگیرایە ئەو خەرکەی کە وەرگیرایە مەسەلەن برێن 300-350 کەس ئێمە بە کۆبوونەوە پێمان گوتێ ئێستا نەفەر هەیە هەنەیدایە منەیدایە چی هەر پارەکەشن نەباتیدایە هەموو مەوجودن ئەو نەفەرانی کە پارە نەباتی لۆ دەبینی لەو کاتەی مردیە ئەمری خوای کردی ئێمە چوینە ئەوە کەماندایتەوە لەو پارە زیادەی کە هەبووە لۆمان بەدەل خستیە ئەوەی تر چ بووە کێشەکان لەسەر چ بووە کە ئەوە کرا ئێمە کاتی خۆی پێمان گوتن ئێمە وەکو ئەو ڕێکخراوە کرێچین یعنی خانومان نەبوو خانووتمان کڕی لەگەڕە شەیدان خانووەکەمان بە 5 دەفتەر و 9 وەرەقەی کڕی وەزائیدەن تەواومان تەعمیر کرد و تەجهیزاتی ناوەشمان کەواتە ئێمە با کۆبوونەوە بەڕێی خۆشیان مەسەن ئێستا خەڵکیان ڕۆژنامە نووسە و زۆر فعالە خۆی کەم ئەندام بۆ کاتی خۆی لاقەشی لێبوویتۆ لە کاری ڕۆژنامەوانی لە تەقینەوەکان خۆی و کڕۆچ کەم ئەندامە کە کەم ئەندامە خۆی مەسەن وتیتی دەکرێت ئەمن یەکە کۆن دەیبلێ گوتم بابەت خۆت ئازادی ئازکە هەردووکمەدا یعنی خۆ قابل ڕۆژنامە نووسێک فێری لێ ناکردێتانی بێ قسەی خۆی بکە بۆیە ئەوانەی کە هەبوونە کا قادر ئەمن کاری ئەم بخۆم بەخۆ دەزانی ئەندامی پەرلەمان بوومە وە دژی کاری ڕۆژنامەوان نیم ئەوانی بەراویش کراینەوە هیچ دژینیم ئەوی دژە ئەوی دۆستا خۆی مهم ئەو خەڵکە لە نزیکەوە دەتناسی بختانت پێ بکگەنە ئەتو گلەیت هەیە نەکەسی تر گلەی هەیە کە کەسێک نەناسی قسەی بەرامبەر بکە بەڕاستی لەبەرەوەی لەوانەیە هەموو شتێک بەڕەشی بینی هەیە من خەبەرمان لۆ دێ کاک سەعید ئەگەنا من بەڕاستی ئەم نەکە تو هیچ بەرپرسەش کەسمان هەسم وە کێشە ئێمە دەمانەوێت ئەو قسە و قسەلۆکانەی هەیە ئەو ڕەخنانەی هەیە ئاڕاستەی بەرپرس بکەین بۆی نەڵێن نەحەقیە وەنیە سەمبڵاوم بکرد بە دەتگوت ئەوەیە کاک سەعید ئەدی سیارەکتان دەبل پیکە بە چێ دەرن لە کنجێگرەکەتانە بە ناوی خۆی کرایە شتیوە هەیە ئەو پیکابە لەکە جێگرەکەینێ لەکە ئیدارەیە ئیدارەی
برێکار جێڕی مەسەستا ئەو خانیە بەناوی ئیدارەی گشتیە بەناوی ئیدارەی گشتیە پیکابەکە بەناوی ئیدارەی گشتیە لەسەر کۆمەڵەیە خانوەکەش بە هەمان شێوە بەڵێ یعنی هیچی بەناوی خۆتانیەوە هەموو شتیە هەرماون خانێکە قەتعی لێدراوە مەسەلەکردنیەت و بتوانی وەبزانم لە برادران لە کۆمنتە قسمە چی دانایە و خانوەکەی گرتێ بەخۆی ناردیتی یعنی سپاسێکم لە درسۆزی بووە بەڵام یەک لە چێژەکان یعنی من کاکار بەخۆی ئینسان نابی لە ڕابردووی خۆی بترسێ کە ئینسان شۆڕش دەکە نارێم هیچ ئینسانێک بێ غەڵەت نابی و غەڵەت ناکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمن قسە دەکەم وەکو پێشم وتی حەز دەکەم ئەوە بەبیر خۆشت بینمەوە بەبیر برادرانی بینمەوە ئەوەی ئەتوو پرسیارەکانی دەکەی پرسیاری واقعین ئەو کەسەی لۆتووی ناردیا بە هەر شێوازێک ناردیتی ئایا لۆ خۆی لاینزیە ئایا لۆ خۆی ڕقوقی لێ بەس بە شێوازێک ناردیتە من سپاسیەکەم بەڵام بە واقعی چۆنە ئەو هەی ناردبە بەرحاڵ کاک سەید ئەمە دەزانین لە دنیای ئەو ڕۆدا کێشە هەیە ململانێ هەیە شتی شخصی هەیە ئیلا بەس ئەمە ئەو شتانە لە 5-6 کەس هاتیە بۆیە دەکەین کاک سەعید ئەتوو چەند پۆستەیە بەخۆی ئێستاگری لەچەند شوێنیش مەعاش وەرەگری قادر باور بکە معاش یەک شوێنە خانەنشینم لە پەرلەمان بەخۆی پێشتر بە لیوا تەقاعود بووم لە کەمەندامانی سەنگەر کە ئێستا لەو شوێنەیمە وا توش لە ئەوەکەی خۆتکەدا دەبەزێن دەرێ معاناتی کەم ئەندام ئەمن دەزانم چۆنا وە خۆت لە جگەرگۆشەکەی خۆت دەزانی و ئێمەش لە جەستەی خۆمان دەزانی یعنی کەمەندام هەرچی لۆی بکرێکەمە خاصەتە لەو کەمەندامی کە ڕێژەکەی بەرزە یعنی ئێمە محالە خەڵکێک چاوی لە هیچ ئیشێکی کەمەندامان بی ئەو پۆستەی کە ئێستا هەمە ئەو پۆستەی کە هەمە کاتی خۆی ئێمە کەمەندامی سەنگەر بووینە و خانیشین کراینە کە کەمەندان بووینە بەو ڕێژەی تەندروستێکە قانون ڕێپێدراوە بەڵام لەو کاتی خۆم کاندید کردێ من دەرچوومە کە دەرچوومە بوومە ئەندامی پەرلەمان موچەکەیت کە بە کتاب ڕەفز کرایە من ئەو موچەی وەرەگرم کە ئێستا خانیشینی پەرلەمانە و بە هیچ شێوە چیش ئەوەی کەمەندامی و نازام چەند پۆستێکی دەرێن هیچ پۆستێک موچەی نییە و دەشتوانی ئەو کەسانەی کە گوێش لە تو دەگرن گوێشێکی دەگرن بێن بە ڕقابە بستنە سەر شوێنەکان و وە لە لژنەی چاکسازیش سپاسی لژنەی چاکسازیش دەکەم کە خۆی ئێستا گوێ لە مقابلەکانی توش بیتن بێ بە دوواداتم بکاتن یانەتونە لە ڕاوێژکاری قوبات تاالبانینە لە لیوابوونت سەربازینە لە ئەوەی بکات کۆمەڵی کەمەندامانی هەولێر هیچ موچەکردنیە تەنیا موچەی خاننشینی پێشمە ئەو پەرلەمانی وەرەگری بە پێی گوتەی خۆت وانە بەرێ بەرپرسیارم لە هەموو ئەوانەی کە ئەتوو دەرێ لە هیچ شوێنشتر بەڵام مەسلەی پۆستەکان هەبوونا بەڵام بوویتە ڕابردوو بەس ئێستا خاننشینی پەرلەمان من نازانم ئەوانە بووینە ڕابردوو ئەزە چی هانت هەڵبژاردی دۆتە یەک موچەی هەربژێری وایە کاک سەعید دەڵێن یعنی ئەو پرسیارە بژبوورەکە دەکەم بەس ئیتر وایەوە هەرچی هەیە کا قادر بڕوا بکە عەز دەکەم هەرچی بۆت هاتیە بیرەی یعنی بڕوا بکە خۆزگە پێشتری بە هەمان شێوە بە بەسەوە بەکو گوتم ئەوها ڕێککە بجێکە هەرچی پرسیارە بیرێ مەمنونم هیچ پێش دەرگرانی نانا دەزانم ئەتۆ ئازادی بۆ خۆت جوابە دەیەوە ئەوە گوێگر و خوێنەر بینەر بڕیار دەدەن ئەمنیش ئەو پرسیارانەی لۆم هاتیە ئەتوو بە ناوی قوبات تاالبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێم دەچێت تازیان وایانە بەشی لەوانە بەردەوام کۆمەکت کرایە ئەو کۆمەکانت نەگەیاندیە تا چەند ڕاستە ئایا قوبات تاالبانی پارەی دەدال و تازیان کە دەچی یاننا مەسەلەن ئەچکۆ پرسیارەکە بالەوە دەست پێ بکەین ئایا قوبات تاالبانی دەنێری بە ناوی ڕاوێژکاری کۆمەک دەکاتن و کۆمەکان گەیشتووە یاننا بەڵێ خۆی بەخۆی مەسلەکەی من ڕاوێژکاری من خانشینی پەرلەمانم و پێویستم بە ڕاوێژکاری و ئەوان خۆی بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی کاکوبات کە ناپرژێت بەخۆش دەبی بزانێ ئەو خەڵکانی کە دەکەونە سەر پۆستی حکمی ناپرژێنە سەر هەموو ئیشکارەکان من وەک بەرپرسی ئەو بەشەی کاروباری کۆمەڵایەتی یاریدەرێک بم بۆ بەڕێز کاکوبات ئەوەیە هەر پرسە و هەر سەردانێک دەچم بە فعلی لە جیاتی ئەوە کە سەردانی شوێنەکان دەکەم کە دەچم و بە نوێنەرایەتی ئەویشە دەچم بەڵام ئەو خەڵکەی مەواتەیە نەگاتن هەموو خەڵکە کە دەچێت پرسە و تازەی پێویستی بە کۆمەک و هاوکاریە هەر کەسێک پێویستی پێبی وەزعی خراپی لە ژیان و گوزەرانی خراپ دابیتن
بزانین خراپە ئەوە کەس لاری نەبووە و کێشەشمان نەبووە ئەوە پێویست پێبی هاوکاری بکرێ بەڵام ئەوەک نییە برێ ئەوە بجەکە لەبەر دەستا ئۆن دەبهەیە و ئۆتۆڕاز دەچی دەبێت ئەوە ئیدارە هەیە و وسولاتی خۆی هەیە تەلەفۆنێک دەکرێت لەڕێ ئیدارە دەچی هاوکاری ئەو کەسەی دەکات یعنی بە پرسەکان بە پێی ڕەوشی خراپی خاوەن تازیەکە ئەگەر پێویستی بیدەیکەن ئەگەنا نایکەن وانە ئەم نامرێ ناوبرێ مثلا لەوان ئێستا ناوڕەبی وەزعی زۆر خراپی نووسەرە کە کابرا بە خۆت زانی خاستر ئەوە خەڵکانە لە ژیانی خراپتردان لە خەلکی کاسریان ئەوانە دەبینی کەسە وایە بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری کرابی لە ڕووی پرسەکەی بۆ دانانی پرسەکەی بەڵام ئەوە نییە تو برێ هەموو ڕۆژێت 20 پرسەی ئەمن بەخۆ لە هەنیاگە تەماشی پێ دەکەیم کە ڕۆژێ 10 پرسەی دەکەم 8 سەردان دەکەم 9 سەردان دەکەم هەمووی هاوکاریە نەئە یعنی کەسێک زۆر پێویست نەبووی هاوکاری ناکرێەوە هاوکاریش لەلایەن بەڕێز کاقیباتە من نازانم توش لە نزیک ببینی شتێک ناکە ئەوەی گەندەری لەسەربی یعنی ئەو کەسانەی هەن لە لاوی ئەگە بە وەزعیشیاندا بچێ هیچیان لە گوزەرانی چۆن دەباشنین و بڕواشم بەوەی نەقەت ڕێبەون و عەشتانە بداتن بەڵێ بەڵێ باشە کاک سەعیدەم سپاست دەکەم ئەگەر قسەیەکت هەیە بەخۆت بیگەینە گوێگران یان بتەوێت شتەشکە زیاد بڵێ ئەم فەرموو ئازادی خۆشبن سپاست دەکەم و سپاست دەکەم بۆەوەی ئەو برادرانەی ئەجە نازانم بە خۆت دەزانی هەندە خەڵکە بۆ لە ڕێی فەیسبوک و لە ڕێی ئەو ڕیساڵەی سەوتی ئەوانە لەوانەیە خۆت باشتر بزانی هەبووە پەیوەندی پێوە کردی قسەی لەسەر ئەو بابەتانە کردبی کە ئەو لێدوانانە هەبوونا من سوپاسیانەکەم بەو شێوازی کە خەمخۆر بوونا و سوپاسی توش دەکەم کە لەسەر ئەو قسەی ئەو برادرانێکەوە هاتینە و وتیتیان سعید تەلەفۆن هەر دەگری بەس دیارە کێشەکەوا بووە خەلەت ڕوویدایە هەر سوپاس دەکەم کە تەلەفۆنەکەت کردەوە و خالی سێمیش ئەوەی کە لای من گرنگە ئەوەیە وەکو کاری ڕۆژنامەوانی کە ئێوە دەشیکەن هەر کەسێک هەر برادرێک هەر عالەتێک دروستە بیکەن لەو عالەتەی کە تەلەفۆن دەکرێت قەتع دەکرێت مەرز نییە ئەو بەرپرسەیە ئەو کەسە خەڵکێکی باش نەبی بترسێ دەکرێت بیکێ دووبارە و سێبارە من بەخۆم کە بۆ تو ئەو ئیشی خۆتە بەڵام من بەخۆم برێ دەتانی ئەمن ئەوە لەو شوێنەی باش نەبوو لە شوێنشکش ئیش جێکەت باش نەبوو ئەلێرە باش نەبوو ئەو کاتی قسەش بکرێ بەڕاستی واردە بەڵام دەبینی وەکو تازە پێموتی لە هەندێک شوێن هەیە ئەو کاتێ توش تەلەفۆنەکەت کرد بڕوا بکە قات تەلەفۆنەکەی تو بە ئەوە بوو وە بزانم خەت بوو 0 بەڵێ وەنیا ئەوە بە خەت بوو من نامێ یعنی عزەکەی لۆشت دەنێرم هەندێک ناوی تێدانە خەت سۆریشم لەسەردا ویستم لۆشت دێرم بەڵام نەمنات لە نعبینی ئەو تەلەفۆنی ئەتو کردیتە 12 و قسوورە لە 12:50 دقیقه من تەلەفۆنەکەی لێ دەدەم و دەری باڵاسەکەت بەش پەیوەندەکە ناک کە چاوم ئەو دەزانیم خاریزە یعنی کێشەکە ئەوها بەسکرین شۆ کردیشیتم لە لاشما حەزەکەی لۆشت دەنێرم ئەو گرفتانە من پێم خۆشە هەموو ڕۆژنامەک وانێک ڕقیبی لەسەر ئەو حکومەتەی و ئێمەش خەباتی کۆشانمان کردی ئەو خەڵکە ڕازگویانە ئیش بکە و هەر پرسیارەکی شەبیتن هەموو کەسێک بەرپرسێک وەڵامی حەقی خۆی بداتەوە بەڵام لێک لە عنزەت نەبین یعنی ئەوە نەبی مەسەلەن وەکو ڕق لە ڕق نەبی یان سەنگەر گرتن نەبی کاک سەعید خۆت بازدانێ من دوو سێ جارم کرد ئەو یەک دووش لە فەیسبوک ئەو جارە ڕامگەیان وتم ئەگە تاسبێ جواب نەدرێتەوە ئەمە قسەکە ڕادەگەێنم قسەکە زۆر جوان بووە بوو دیتم ڕابگەێنم بڵێم بابە ئەگەر هەتا سبەی لەسەر ئەو بەرپرسی و بەرهێنانی پارتی کە ئەو مڵکەی خەڵکی خەبەر هاتیە لە بۆ من کە راجی کردیە وتم تاسبەی جواب دەنەوە وەتساپت نەبووە نادی بەرحاڵ ئەوە کێشەک نییە چابوو ئەوەت باس کرد کاقادر ئەوەی ڕاگە ئەوە پێم گوتە برادرێک مێناوی کاک نازمە ئەو ناردی لینکە کە بەڕاستی من ناگەم لە هیچ شەوێ ساعت 11 لینکەکەی لۆ ناردم وتی ئەوە دەرێ ئەگە تا بەیانی بەس لە ئەوەکەی نەنووسرا بە گەندەلەکان ڕادەگەینم ئەمن لەوەی کەتمە قەلق لەبەرێت لەوانی ئیشی ڕۆژنامەوانی من وەکتو لێ نەزانم کە نووسرا بوو ئەگەر ئەتو قسەنەکەی ئەوەکان بەراوەکەمەوە تەلەفۆنەکەی من والێکم داوا ئەمن ئەگەر تەلەفۆن لۆ تو بکەم یانی تو گەندەلەکەم لێ دەشاریەوە یعنی بەڕاستی وام لێ داوا گانت لێ ئاشکرا کردم احتیاج خۆت کاک سەعید بەهەرحاڵ ئەوە تازە ڕۆی
ئەمە داوا دەکەین هیچ بەرپرسێک یعنی هەموو ئەم دەیان دیدارم کردیە لەگەر هەموو ئاستە باڵاکان یعنی پارتی یەکێتی کەسایەتی دیار قەت بێڕێزیمان نەکردیە ئێمە پرسیارە لە بڕی ئەوەی لەسەریان بنووسین دەمانێت ڕوو بە ڕوو بگەینە ڕاستیەکان بۆیە بە هیوان وەڵام بدرێتەوە ئەو دەمیژ نەکرا کاتدا بندرێ کاتەشکە بکرێتەوە کاک سەعید من تەواو تاکیدم زۆر سپاسی توش دەکەمەوە کە دووبارە پەیوەندیت کردەوە لەو بارودۆخەی و سپاسی ئەوانش دەکەم کە پەیوەندیان پێوە کردی لە ئەوەی لە نزیکەوە پرسیارەکان بکرێ کاک سەعید ئامادەیە وەڵامی پرسیارەکان داتەوە بەس خەلەلەکە بۆ وتم بە سەرچاو ئەم پەیوەندی پێ دەگەمەوە لەبەرەوەی کێشەی ئێمە ئەوە نییە مەسئول بشێنینەوە بە ئاستی ئەوەی کێشەمان ئەوەیە پرسیاری خەڵک کە دەگوترێ بگەینە ڕاستی مەسەلەکان من هەموو کات وەکو دادوەرێک حەزم لێجێ لە هەردوو لە ڕابگرم ئەو کاتی باگوێگر و بینەر وەکو دادوەرێک بۆ خۆیان بڕیار بدەن نەمابێنێ سپاس کاک سەعید بۆ ئەو کاتەی